مانگرتن و ناڕەزایی مامۆستایان و فەرمانبەرانی خوێندنی کوردی لە کەرکووک دەستی پێکرد. لە بەردەم نووسینگەی پەرلەمانی عێراق لە کەرکووک خێمەیان هەڵدا داوا دەکەن سەرجەم چین و توێژەکان پاڵپشتیان بکەن. ئێمەی مامۆستایان و موچەخۆرانی هەرێم لە کەرکووک دەمانەوێ هاوشێوەی موچەخۆرانی ناوەند لە کەرکووک هاوتا و یەکسان بین لە ئەرک و مافدا. بۆ ئەو مەبەستەش زیاتر لە 10 ساڵە لە هەوڵ و کۆشش داین، بەڵام لەلایەن هەردوو حکومەتی هەرێم و عێراق بێوەڵام ماوینەتەوە. بۆ ئەم پرسە چەندین جار سەردان و دیدارمان لە بەغداد و هەولێر و سلێمانی و کەرکووک ئەنجام داوە بە مەبەستی چارەسەرکردنی گرفتی موچەکانمان، بەڵام بەداخەوە جگە لە بەڵێنی درۆ و چاواشەکردن هیچ کارێکی جددیمان بۆ نەکراوە. بۆیە ئەمڕۆ لێرەین تا داوا لە هەموو لایەکی پەیوەنددار بکەین کە بە ئەرک و بەرپرسیارەتی خۆیان هەستن بۆ دابینکردنی موچە و شایستە دارایەکانمان. هەر بۆ ئەو مەبەستەش بڕیارمان داوە خێوەت هەڵدەین و مان بگرین لە بەردەم نووسینگەی پەرلەمانی عێراق لە پارێزگای کەرکووک تا ئەو کاتەی ویژدان مردوەکانی ئەم دوو دەسەڵاتە وەڵامی داواکارەکانمان ئەدەنەوە. ناچێتە گیرفان ئەی سەرۆکی بێعیرفان، ئەی سەرۆکی بێعیرفان، سوپاس ناچێتە گیرفان. مامۆستایانی مانگرتووی کەرکووک وەک خۆیان دەڵێن تا ئێستا دەیان بەڵێنی بێبنەما و ناڕاستیان پێدراوە و بەڵێنەکانیان نەبردوتە سەر، بۆیە بڕیاری مانگرتنیان داوە. شەڕی ئەم دوو بنەماڵەیە لەسەرەوەیە کێ دۆلارێ 100 دۆلاریەک زیاتر بخاتە گیرفانی. ئێمە زۆر درەنگ کەوتوین، بەداخەوە هەڵوێستی فەرمانبەرانی کەرکووکیش لەو ئاستەیان نییە کە وامان لێ بکەن، یعنی ئێمەی با بڵێن بەڕێوبەری مانگرتووەکە یان بەڕێوبەری ئەم دەستەیە زیاتر هەوڵمان بدایە بە سوورتر بواین لەسەر داواکردنی مافەڕەوەکانی خۆمان و ئەوان بۆی شتێک بەدەست بێنین. دێکی شارستیانیانە بە شێوازێکی گفتوگۆی حیوار زۆر هەنگاومان بڕی. هەنگاوی کۆتاییمان وتمان ئێمەش تازە لەو خۆناغە تێپەڕین، ئەو خۆناغەمان تێپەڕان. بەڕاستی بەڵێنی حاجە ڕێبەرستان لە ڕووی بینەران ئەمەندەمان بەڵێنی درۆ پێدرا بێزار بوون لە هەمووی. ناسار بوون لە کۆتایی بین خێمەی مانگرتن دابرین و بین لەژێر خێمە بمێنینەوە، هەتاکو داواکارەکانمان جواب بێدەنەوە لەو داواکارانێکەوە داوامان کرد. مانگرتن و هەڵدانی خێمەی ناڕازی مامۆستایانی خوێندنی کوردی و فەرمانبەرانی کەرکووک دوایەوە دێت لە هەوڵەکانیان بۆ چارەسەری گرفتی ڕاژەکانیان و تەوتینکردنی موچەکانیان بێئومێد بوون. ئەمە سەرەڕای ئەوەی زیاتر لە 5,000 واژوویان بۆ ئەو مەبەستە کۆ کردووەتەوە، بەڵام وەک خۆیان دەڵێن واژۆکانیان چارەنووسیان نادیارە. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.